خۆشبەختانە تاپۆلی شەشی سەرەتاییە تەواومان کرد و تا گەیشت بە سێ ناوەندی تر بۆ کارەساتی هەڵەبجەی بەسەرا هات ڕای نەمانتوانی بەردەوامی بە خوێندنمێن لە پۆلیسی ئاوازم لە خوێندن هێنا بەڵام هەر لەگەڵ هونەریشدا من هەمیشە بە حکمەوەی باوکم مام هونەرمەند بوون هەمیشە گۆرانیمانەوت بەڵام ماوەیەک تا دوای کیمیاویەکە مەسەڵەن ئێمە هەر دابڕین لە هونەر بە حکمی ئەوەی ئەو کاتار کەس بیان وستا دەنگی خۆشەیە پەرە بە هونەر بۆ ئایانوە دەبێ گۆرانیەک یا بە ڕژێمە یا بە حەزبی بەعسا بڵێ ترمنی بە حکمی ئەوەی نەموێرا تێکەڵی مۆسیقام وتە منەوەک کوردایەتیمان کاڵکاتەوە نەمتوانی مەسەڵەن من گۆرانی ئیتر تا دوای ڕاپەڕین دەستم کرد بەکاری هونەری بە شێوەیەکی ینی مۆسیقیە گینا پێشەوە گۆرانی هەر بێ مۆسیقاوتووە کلیپەکانم کەمە من تەقریبی هەمووی 6 کلیپە لەبەرەوەی لەم وڵاتە تۆ پشتێکت نەبێ کەناڵێک نەبێ پشتیوانی بکاینت نەبێ ئیتر ئەوە بۆ خۆت دواکرد ینی توانام ئەوەیشم هەیە تەنانەت کرمانجیش بڵێم بەڵام زۆرتر گۆرانی هەورامی وتەوە بە حکمی ئەوەی گۆرانی هەورامی کەمێک ئەو کاتە کە ئێمە دەستمان پێکرد لەگەڵ مۆسیقا کەم گۆرانی هەبوو یعنی ئێمە توانین بڵێن ڕێچکەشکێنێ بووین بۆ گۆرانی هەورامی بۆ سەر زمانی مۆسیقا ینی زیاتر بۆیە حەزم کردو خزمەت لە هونەرەکەی هەورامان نافکەم لە سنوورێکە بەرتەزک نەبێت من وەکو کارکردن لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی تیپی مۆسیقای مەولەوی ئەمانە کارم کردووە لەگەڵ تیپی مۆسیقای شنروێ کە شنروێ دیارەی دەڤەری ناوچەی خۆمانە هەڵەبجەوە هەورامان لەگەڵ خۆم ئەندامی ڕسمی تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد بووم لەگەڵ کاک سەباحی سەنتور ینی تیپەکان زۆرن بایتر دوایەوەش خۆم ئەندامێکی کارای میزۆپۆتامیا بووم ینی ترەوە لە هەموو فیستیڤالەکانی ئەحمەدی خانی ئەوانەی موڕاڵەکانی شاخ و ئەمانە هەمووی من گۆرانی وتووە لەگەڵ میزۆپۆتامیا من لە دوان ینی ئەندامی سەرەکی بووم لە میزۆپۆتامیا و لە تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد لەمانە ئەندامی سەرەکی بووم یەکەم گۆرانیم ساڵی 1992 بوو بە ناوی چنووریشەوە بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە بوو وتم لە ڕێگەی برای بەڕێزم کاگازات خانەخینیەوە توانیمەوە بەرامە تۆمار بکەم من بۆ کێ دەگریم عازیز کی بەتەمامێ تەویڵی میلی سۆسەکان ڕاتن ساقول لەوە پەرازیز نركز بالاتن شنو شوفه سريان مامي من بوكي دقري عزيز كيف تمامي دیارە هونەر مەزاجێک و تااقەتێکی ئەوێت ئیتر بەداخەوە لەم وڵاتەی ئێمە ینی وا لێ هاتووە هەمیشە لە وەکو کە ئابەیە گەژیت ینی بێتاقەتیت پێوە دیارە وەکو پێشتری وتم هونەر پشتێکی ئەوێ ینی هونەر وەکو نەمامێک وایە هەمیشە پێویستی بە خزمەت و بە بڕینەیە و پێویستی بە ئاودێرانەیە و پێویستی بە خزمەت هەیە ئیتر بەداخەوە لەم وڵاتی ئێمە هەیە خزمەت دەکرێت لە هونەرە هەیە ناگرێ هەیە پەراوێز خراوە هەیە شایستەی ئەوە نیە لەوە ینی زۆر لەوە خۆی گەورەتری بۆ ئەەکەن بڵێ من ساڵی 2001 یەک دوو هونەرمەند لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتبوون بۆیە بۆ سەردانی من تر دیارە یەک دوو بەرهەمیان تۆمار کردووەوانیش لە ڕێگەی کەناڵی کورساتەوە کاتێک شوونەوە بۆ عادەتێکی کوردەواری من وتم تا بیاران لەگەڵیان ئاڕۆم لێوە ڕۆنە بۆ باوەم ڕەوانەم کردن تا ئەوێ کە گەیشتینە بیارە دیارە وەزعەکە نالەبار بوو کە من بینیم وەکو تەحەشودادێکی ڕژابوون لەو ناوە ینی کۆمەڵ لەولاوە و ئەنسار ئیسلام لەولاوە ئیتر گەیشتمە بازگەی بیارە من دەستگیری کرام ئیتر بۆ ماوەیەک ینی دەست بەسەر بووم بێسەری شوێن و تەنانەت لە ماڵەوە پرسەیشیان بۆدا نابوو کەس نەیزانی بوو ئەو کاتە وەکو ئێستا تەلەفۆنیشت نەبوو کە بزانێ من ماوەم یا لە ژیانم ئیتر تقریبان دوای 4 ڕۆژ من لە ڕێگەی ئێران و دووبارە گەڕامەوە بۆ ناو ماڵ و خوشک و براکانی خۆم یعنی تۆ هونەرەکەی ئەوان هونەر و ئەوان زۆر دوورن لە یەک ینی تۆ وازانێت کە تۆ هونەرەکەی تر تۆ
دووری لە ئیسلام بەڕاستی ئیسلام دینێکە کەس ناتوانن کوڵی لێ بکە و من بە بنەماڵی ئێمەش من پێویست ناکا بڵێم ینی باپیرم و کێ بە دینپەرستی بەناوبانگ بوون بەڵام ئەتر ئەوان هونەرەکە مخالف و وازانن مەسەڵەن تۆ کافری کە گۆرانی دوت من هونەر بەڕاستی ئەیبینم خەفەت بە هونەرە خۆم و کۆمەڵێکی ژەن بەڕاستی هونەر ئەکەن بەڵام لەگەڵ ڕێزما کۆمەڵێکی تر هەن هونەر بەرەو هەڵدێرە بن مەسەڵەن هونەر بەو شێوەیە نیە ئاوا مەسەڵەن ئەمڕۆی بینی هەرکەس لابەلا هەڵەسێ 20,000دا سیدیەک دەرەکا ئەمە هونەر نییە یا هونەر تێکەڵ بە بێگانە هونەری بێگانەیەنین سەرف هونەری تورکی سرف ئینمان کردووە بە من خۆمانە تەسیراتی ئەوان چوەتە سەرمان هونەری فارز عینی شت ئەم پراوێز خستنە من ئەگەر بڕۆم گۆرانیەکی تورکی بڵێم و بڕۆ کابرا تەسیراتێکی فارسیم لەسەرا بێت لە مەتار بە دەفتەرە دۆلار و پێشوازیمان لێگەن بەڵام کە ئێمەشتە ڕەسەنەکانین ئاوا مەسەڵەن لاو لێ ناکەن نەوەڵا ئەوێ من بڕم بەیانی گۆرانیەکی تورکی بڵێم هەر خۆیان واو لێەکەنەوە گەێنە ئاسمان ئەڵێ لەم کڕۆ چەند ویمە گۆرانی تورکی ئەڵێ گۆرانی عەرەبی ئەڵێ گۆرانی نەڵێ بەڵام شتە ڕەسەنەکان بڵێ بڕۆ سەڵاتداودە لە هۆدەیە کامرد ئەوێ داواتم ئەوەیە دوو هۆدەم هەبێ ئەنە ڕەسەنایەتی کوا لە وڵاتە من زۆربەی شۆڕشەکان بە شۆڕشی بڕوا دەوێت ڕاپەڕینی باشووری کوردستان نەشیدەکانی مەمەستا ناسیر ڕەزازی بوون نەجبەدینی وەڵامی بوون خەلیل غەمگین بوون مەسەڵەن ئەمانە بوون کاکە بەڵام ێستا نازانم 100 ساڵ شتی ڕەسەن بڵێ هیچ هونەرە بێت دەستگایەکی تەلەڤیزیۆنێکی هەبێت لە خزمەتی ئەم هونەرە ڕەسەنە پاکە بێت کە ئێمە کەلتور و فۆلکلۆری خۆمان لەبیر نەچێت من پەیامم بۆ ئەو خۆشەویستانەی کە ئەیانەوێ بێنە ناو دنیای هونەرە دنیای هونەر دنیایەکی فراوانە یعنی هەموو کەس ئەتوانێت خۆی بە جوانی تیا ببینێتەوە وەکو ئاوێنەیەک وایە بەڕاستی هونەر ئیتر بتوانی خزمەتی بکەی خزمەتە دەکا هونەر با ئێمەش هەموو هونەرەکەتان لە خزمەتی نیشتیمان و لە خزمەتی خاک و لە خزمەتی کوردانە بێت لە خزمەتی شۆڕشدا بێت لە خزمەتی کوردستانی ئازیزا بێت نەک لە خزمەتی بەخێوکردنی هونەری بێگانە بین و پەرە بە هونەری بێگانە بێن بێن تەرجمە بکەینەوە بە کوردی كل شيء زادي ويعتريني كل شيء زادي من قولي سور بوي خوش دي من قولي سور بوي خوش دي مجدي شفيقي لدركي